روج بۆ ڕۆژێ مەترسیا بەڵاوبوونا ڤایرۆسی کۆرۆنای عێراقی و هەرێما کوردستانی مەزنتر لێت هێت و ڕەوش بەرف ئەقارێکی نەدیار بەدەچێت ڕێبەبەرێ سەخلەمیە شێخانجی وەسا بەحسا ڕەوشە قەزا شێخان دەکەت و دەبێژێت مەترسی هەیە و جهێ داخەیەک و خەڵکێ مە پێگیریە پرێنمایان ناکەن بەلکی تبخۆ زانی بەرینەوە بێژین کەمامە و لەبکو ئەو من کێمت بەرخۆتکردن ژبەر مەترسیاوێ ینی هەتا هەدەکێ کێم و بەس ئیرۆ ڕۆژ وەختیان بەرخۆتکەینە بزانین مەترسیاوێ گەلەکە وژبیر ناکەین ماوێ 4 هەیڤادا ما بتنێ 39 حالەت دۆکێ بوون ماوێ کێمترش 36 ساعتادا بوونە 52 حالەت جبر هندي الشك داخوازي مش خلكي كاب جدي ورقرن في موضوعي جهنا دنا كسكي بيجت مدرسيا يا كيم بو يان هنا يان افشولنا ونشاف خود بينون كرتشان خلكي توجبون ماكي قالكي كيم ده پێشتی بەڵاوبوونا ڤایرۆسی کۆرۆنای هەرێما کوردستانی ڕێڤەبەرێ ساخلەمیە شێخاندا دیارکردن لە سنوورێ قەزا شێخان بەترژی 1400 کەسان هاتبوونە گرنتی نەکردن و نەها بەتنێ 132 کەس ماینە و جهێ خۆشبەختانە هەتا نەها لەوی سنووری چوو کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبووینە لێ دەبێژێتن مەترسی هەیە لێ ئەم شکۆک و هەموو منطقة ديت كردستاني توقعت كين باشا روجي حال النف مدركبت تايبت خلكي ما هطا حدكي سستيا اخستيات رنمان تندرستي دا ڕێڤەبەرێ سەخلەمیە شێخان داخوازیش خەڵکی شێخان دەکەت و پێگیری بڕێنمایان حکوومەتی و هاوەزارەتە سەخلەمیە بکەن ژبەر و ڕۆژ بۆ ڕۆژێ توشبین ئەوێ ڤایرۆسی دزێ دەبوونێدانە و دادیارکردن و دە 24 دەمژمیراندا لە پارێزگەها دۆگێ 52 کەس توش بووینە ڤایرۆسی کۆرۆنا اش رجع ولده هطانه مش 1400 كسي وتاتنا كرنتين كرن يتنه ماين صدوسي هو دوكت ماين او شك الفان دروجا دا دي صد فحصان ما كشاو فريكلي دهوكي تفحصان درد كفد نيجاتيف ديشنا مالت خودي من الودري سيهت كرنتين ده دەیەتەزانی و دەڤرا شێخان چەندین سنوورێن پارێزگان بخۆڤە دگرێتن لەوڕام مەترسیە بەڵاوبوونا ڤایرۆسی لەوێدەبەرێ هەیە ئەکرم دەروێش گەلی کوردستان قەڵا شێخان